بۆیە قوتابی کە کاتێک دەڵێن چۆن ئامادەسازی بکە بۆ قوتابخانە کۆمەڵی خاڵ زۆر گرنگ و مهمە. خاڵی یەکەم مەسەلەی کات زۆر گرنگە. ئەم قوتابی بەڕێزە دەبێت بزانێت کەی دەست پێ دەکات و کەی تەواو دەبێت و کەی ئیمتیحانە و هەروانەی چەند ڕۆژی بۆ تەرخانەکات و کاتەکانی سەعیکردنی چۆنە و چەند سەعات سەعی دەکات. هەڵەیەکی زۆر گەورە هەیە لە کوردستانی خۆمانە زۆر جا قوتابی دەڵێت چی کاک تۆ چەند ساڵە من ڕاهاتوومە ڕۆژی 3-4 سەعات زیاتر بۆم ناخوێنرێ. مالعلم 3-4 سەعات چۆن نەتوانی حەودوانی پێ تەواو بکە؟ 3-4 ساعت چۆن نتوانێت نمرێکی باش و چاک و مەزبوطی پێبێنێ. بەڕێزێک کە سەیری بەرنامەکە کاڵێ کاک تۆ لە قوتابیەک و بۆ قوتابیەک فەرق ناکا با فەرقەکە، بەڵام ناکرێ قوتابیەک بڵێ وەڵام من بەتەمای 103 ساعت ئەخوێنم. من دەڵێم قەیچێکە تۆ قوتابیتت 14 مخوێنە 10 ساعت بخوێنە، 13 ساعت 12 ساعت مخوێنە، قەیچێکە 8 و 9 بخوێنی هەندێک جار، بەڵام تۆ بەتەمابی وەکو ساڵانی پێشوو چۆن 3-4 ساعت خوێندوتە بە هەمان شێوە بخوێنی دەی پارەکە 70 دێنە ئەم ساڵش 70 پار و پێرە 65 و 70 دێنە ئەم ساڵش 65 و 70 کەیانی بەتەمامە بە تۆ کاتەکانی سەعیکردن نەکەی بە دوو ئەوەندە و بەتەمابی دەرەجە بێنی. کاتەوە یەکەم کات زۆر گرنگ و مهمە. خاڵی دووەم ڕێخستن ئەڕێنجمنت. قوتابی دەبێت فێری ئەڕێنجمنت کەی، فێری ڕێخستن کەی، ڕێخستنی وانەکانی، ڕێخستنی جەدوەلی مراجعەکانی، ڕێخستنی کاتەکانی سەعیکردنی، ڕێخستنی ئەو ژوورەی کە هێتی پەرش و بڵاو نەبێ، ڕێخستنی سەر ئەو مێزەی کە تایە دەخوێنێ، ڕێخستنی بابەتەکانی تەنانەت لە مێشکیشە. نەکرێت هەر ئاوا بۆ نمونەهاڵی ڕێژێتە مێشکی. کاتەوە خاڵی دووەم زۆر گرنگە. خاڵی سێم ڕێگاکانی خوێندن. دەبێت بە قوتابی بڵێ شەرت نییە هەموو جارێ بە وەرەقە و قەڵەم بخوێنی، بەڵام شەرت نییە هەموو جارێکش بۆ نمونە مەسەن بە دەنگی بەرز بخوێنی. کاتە دەبێت فێری بکەیت. قوتابی دەبێت لە ڕێی منش و تۆش و توێژەری دەرونی و ئەم بەرنامەیە و بە هەمووشمانەوە قوتابی فێرکەین. هەندێک جار بە دەنگی بەرز، هەندێک جار بە دەنگی نرزم، هەندێک جار بە هاتوچۆ، هەندێک جار بە دانیشتن لەسەر مێز و کورسی، هەندێک جار قەیچێکە زۆر هیلاکی بە پاڵکەوتنی شۆ بخوێنی، هەندێک جار پێویست بەوە بکات کە شتەکان دووبارەکەیتەوە، هەندێک جار پێویست بەوە بکات کە بە سەریعی بڕۆیت و زۆر لەسەری نەوەستی، هەندێک جار پێویست بەوە بکات کە ئیسراحەتی بکەیت، بەڵام هەندێک جار پێویست بەوە کە بەردەوامی بدەیتێ بە تایبەتی هەندێک بابەت کە پێویستە بەیەکەوە بۆی نافاسڵی لە بینانە بێ. قەیچێکە چارێکی 20 دقیقە شەو درێژی کەرەوە خوێندنەکە بۆی بەیانی ئەو بابەتەن پرچڕ نەبێت و ناوبڕی تێنەکەوێت و تۆ لە بابەتەکە دوانەکەی. کاتەوەش خاڵی سێم کە زۆر گرنگە. خاڵی چوارەم دیاریکردنی ئامانج. قوتابی کە دەبمانێت ئامادەکارێکی باشی بکەین بۆ وزاری دەبێت ئامانجی گەورەی بۆ دروستکەین. یعنی ئەوە دیقەت بدەن ئێمە دەچین بۆ هەولێر یەکەم شت چیەکەین؟ پێشەوەی سرف لە سیارەکە دەین لە مێشکمانەوتومانە ئەچین بۆ هەولێر. بۆی بەرەوڕێی عربەت و بەرەوڕێی سەی سادق نەچی، بەرەوڕێی بۆ نمونە مەسەن چەمچەماڵ و دوکان و هەولێر بچی. نەخێر بەعکسەوە بەڕێزێک لە هەولێرەوە دەچێت بۆ دوکان یان دەچێت بۆ دووەک یەکەم شت پێشەوەی سرفی سیارەکە لێ بدا، پێشەوەی دەسکی سیارەکە بگرێت لە مێشکی خۆیان بڕیاری داوە بۆ چۆچی. معقولە خێزانی بڵێ بۆ کوێچ بڵا خۆشم نازانم بە دنیای تەلەفۆن بۆ غەزووری گاڵێ وەرە وەزع شڕە ئەم برادەرە وەزعی باش نییە خۆیدا بە قەڵبێکە چکە ناکرێت تۆ سرف لێ دەیت و نەزانی بۆ کوێچی بزڵە بەدواشە. بۆیە سرف لێدانی قوتابی دەبێت فێری بکەیت هەر بەم زمانی پێی بڵێ کوڕە جوانەکەم تۆ لەگەڵ دەستت کرد بە خوێندن دەبێت بە مێشکتا بڕیار بدەیت تا سەعات چەند دەخوێنی و بە چەندێت تەواوێکی. ئەوڵێ چی نیەتمە ئەم مەرزەما خوێنم تاکیدم تا 2-3 ڕۆژ بۆم تەواو ناکری. ئەڵڵاهو ئەکبەر. ئێوە کەی نیەت؟ تۆ دەبێت لە نێشکی و دڵ و دەرونی خۆیان بڵێت ئەوە سەعات دەیە تا 12 سێپەڕە تەواوکە، ئەوە سەعات 7 ئێوارەیە تا 11 تەواوێکە. بۆی سنوورێکی بۆ دیاریکە. ئامانج ئەوەی گرنگە. ئێوە دیقەت بدەن ئوستاز جەنابەت بۆ مامۆستای بەڕێز کە دەچی بۆ هەولێر بە دڵنیاییەوە 3 سەعات دەدیتە بەردەمی خۆت، چکە تۆ بۆ موعیدی وەزارەتت هەیە سەعات 9 دانیشن کاتە لە 6 بەیانیەوە دەرەچی. ئەو بەرەزداڵی موعیدێکم هەیە بۆنە لەگەڵ دکتۆرێکە لە هەولێر سەعات 3 وەختە 11 دەرەچی. ئەو بەرەزەی تەڵێ موعیدێکم هەیە لە فڵانها کەواتە ئامانجەکە سوندرەکەت بۆ دیاری دەکات. بۆیە ئەگەر مناڵێک ئەڵم بەتەمای چێڵە بەتەمای خوام هەیلەوە ئیجا بەتەمای خۆممان بەتەمای خودای تۆ دەبێت بەتەمای سنوورێکی بۆ دیارەکەی ئامانجەکە وای لێ دەکات کە حەز و خولیا و خوێندنەکەی زۆر باش و چاک و مەزبوطە بێ. خاڵێکی تر کە زۆر گرنگ و مهمەویشەوەی تێبینی نووسین. قوتابی دەبێت فێری تێبینی نووسین کە بابەت تەلەبای ئاوە دەستی لە گیرفانێت و دەستی بۆ مۆبایل و ئەخوێنێ. ئێوە چۆنە بێ؟ خەریکی ئەنتەرنێت و خەریکی بەزم و ڕەزم و ئەخوێن ناوە بە هیچ شێوەیەک بە کەڵک نایە. کاتە من تەلەبە دەبێت فێری ئەوە بکرێت کە چۆن تێبینیەکان دەنووسێت، چۆن شتە گرنگەکان دەنووسێت کەمە بۆ خۆی علمێکی زۆر گەورەیە، چۆن بتوانی شۆرتنۆت دەرکەی لەو منهەج و پرۆگرامە. ئێمە بە تایبەتی ئیمتیحان هەڵبژاردنە چۆن وای لێ بێت ئەمە زمانی جارانی نییە شەرحیات بێ بڵێ بیژمێرە و باسی بکە و لەسەری بدوێ، چۆن بتوانێت لەم 10 15 شتە گرنگەکان دەربکە.
چۆن بتوانێت تێبینێ زۆر گرنگە و موهیمەکان دەربکات کە ئەوش بە خۆی علمێکی زۆر گرنگە بەڵام بە موهیمە مامۆستا و توێژەر و قوتابخانە بە درێژایی ساڵەکە یان خۆی لە چەند وەرەقەیەکا بۆی دەرکات بڵێ ئەم بەشە ئەوە گرنگە ئەو بەشە ئەوە گرنگە ئەو بەشە ئەوە گرنگە و بە تەلەبی دەتەلەبە بۆی تەلەبە نەزانێت چکە من تەلەبەی وامێڵن لە بەرگ بۆ بەرگەزانم بەڵام بەداخەوە دەرەجەی نێنە لەبەرەوەی تێبینێ گرنگەکان نەیزانی دەربێن نەیزانی چی شتێک بۆ وزاری گرنگە و ئەوش بەخۆی کێشەیەکی زۆر گەورە خاڵی شەشەم کە گرنگ و موهیمە دەبێ قوتابی فێرکەین فێری هەڵسەنگادن چۆن خۆی هەڵسەنگێنێ ئەوەش گرنگە جایان تۆ پرسیاری لێ بکە یان خۆی پرسیار لە خۆی بکە یان چۆن بتوانێت لە ڕێی پرسیاری بە کەلۆری و هەڵسەنگاندن بۆ خۆی بکە قوتابی دەبێ فێری بکەین ناکرێ بچیتە وزاریەوە بەبێ هەڵسەنگاندن ئەڵێ دکتۆر لە ناو وزاری زانیم هیچ نازانم دەبوو خۆی ڕاستە جەنابتان ئەڵێ دکتۆر ئیمتحانی 20ەکەمان کردو 60ەکەمان کردو نوێی ساڵمان کردووە دەبێت لەوەش زیاتر زۆر جار هەندێک پرسیار بدەیت بە قوتابی بڵێ کوڕە جوانەکەم تۆ گەرتەوێت لە بەشی یەکەم مستەوای خۆت بزانی ئەمونە پرسیار حەل بکە ئەتەوێت لە بەشی دووەم مستەوای خۆت بزانی ئەم پرسیاران حەل بکە دەتەوێت بۆ نمونە بزانی لە زمانی ئینگلیزیە باشی هەوڵ بدە ئەم وەڵامانەت لەلابێ ئەم تێبینیان لەلابێت ئەوەش خاڵێکی زۆر گرنگ و موهیمە خاڵێکی تر کە گرنگە خاڵی حوتەم لەش ساغی دەبێ قوتابی فێر بکرێ لەش ساغی بەشێکی گرنگی گەشتنە بە ئامانج سیارێک خراپی ئەگاتە هەولێر نەخێت تا قیامەت ناکە لە ڕێگا پەکی دەکەی و بە سڵنگە بێ بیێنیتەوە دەبێ بە 2 ساڵ و بە 3 ساڵ و بە 4 ساڵ و ناشوە کاتە خاڵی چووکی تر کە گرنگە خاڵی حوتەم دەبێ منداڵ فێرکەی لە ساغی چاوت لە ساغی گوێچکات لە ساغی دەموددانت لە ساغی گەدەت تۆ ناکرێ خوێندنی وزاریت هەیە و هەموو شتێک بخۆی ناکرێ خوێندنی بۆ نمونە مەسەرەن وزاریت هەیە و بۆ نمونە هیچیش نەخۆیت ناکرێ خوێندنی وزاریت هەیە و عەزەتی چاوت بدەی بە شاشە و بەزم و ڕسم کاتەوەش خاڵی حوتەم کە زۆر گرنگ و موهیمە خاڵی هەشتەم کە گرنگ و موهیمە ئەویش ئەوەیە کە قوتابی دەبێت مناقەشە لەگەڵ خۆیان بکە ئەگەر ئەوە نەهاتەوە ئەگەر وا هاتەوە ئەگەر بەو جۆرە هاتەوە ئەگەر پرسیارەکە وابوو لە کتێبێکی زانستیە خوێن وڵێ قوتابی فێری مناقەشەکردن بوو لەگەڵ خۆیان کێشەیەک ئیمتیحانی نابێ